جارێکی تر شاری لەندەن کەوتەوە بەر هەڕەشەی هێرشە توندوتیژیەکان، بەڵام ئەم جارەیان هێرشەکە تەنیا چەند مەترێک لە هۆڵی دانیشتەکانی پەرلەمانی بەریتانیاوە دوور بوو. وێستمینیستەر شانۆی ڕووداوەکە بوو. شۆفێرێک بە خێراییەکی زۆر کەوتە ژێر خستنی ئەو کەسانی بەسەر پردی وێستمینستەردا دەپەڕینەوە. دواتریش لە بەردەم باڵەخانی پەرلەماندا بە چەقۆ هێرشی کردە سەر ئەفسەرێکی پۆلیس و بە سەختی برینداری کردو. دواتریش گیانی لەدەستدا. هێرشبەرەکەش لە بەردەم پەرلەماندا بە گولەی هێزەکانی پۆلیس کوژرا. لەم هێرشەدا کە بە هەمووی چەند خولەکێکی خایاند، بە هێرشبەرەکەوە 5 کەس کوژران و 40 کەسی دیکەش بریندار بوون. کارداناوەکان لەسەر هێرشەکە بەرفراوان بوون، بەتایبەت کە لە کاتێکدا ئەنجام درراوە وەزیرانی دەرەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە واشنگتۆن لە کۆبوونەوەدا بوون و سەرۆک وەزیرانی بەریتانیاش لە ناو بینای پەرلەمانی وڵاتەکەیدا بوو. دەسەڵاتدارانی بەریتانیا ڕایانگەیان هێرشەکە هاوشێوەی ئەو هێرشانەیە کە لەلایەن ئیسلامی توندڕاوەکانەوە ئەنجام دەدرێن. تێرێزا مەی سەرۆک وەزیرانیش ڕایگەیاند هێرشبەرەکە بەتەنیا بووە و بە بیرکردنەوەی داعش کاریگەر بووە. To the place where people of all nationalities and cultures. ژێرخستن و شێلانی خەڵک بە ئۆتۆمبیل شێوازێکی نوێی هێرشە توندوتیژیەکانە. پێشتر و تا ئێستاش ئەنجامدانی هێرشی لەو جۆرە لەلایەن فەڵەستینیەکان دژی ئیسرائیلیەکان بەکارهێنراوە. لە ساڵی 2016ەوە ئەوە چوارەم هێرشی هاوشێوەیە لە ئەوروپادا ئەنجام درێت. هێرشی یەکەم لە 4 تەمموزی 2016دا بوو، کاتێک هاوڵاتیەکی بەڕەشەڵک تونسی لە شاری نیسی فەڕەنسا بە ئۆتۆمبیلێکی بار هەڵگرەوە خۆی کرد بەناو ئامادەبوانی ئاهەنگی یادی سربەخۆی فەڕەنسادا و لە ئاکامدا 84 کەس کوژران و زیاتر لە 100 کەسی دیکە بریندار بوون. لە ئەڵمانیاش لە کاتی خۆ ئامادەکردن بۆ کریسمس بار هەڵگرێک خۆی کرد بەناو ئامادەبوانی بازاڕێکی فرۆشتنی دیارەکانی کریسمس و لە ئاکامدا 12 کەس کوژران و نزیکەی 50 کەسی تریش بریندار بوون. شۆفێری باڵ هەڵگرەکەش بە هەمان شێوە هاوڵاتێکی بەڕەشەڵک تونسی بوو. دوا بە دوای ڕووداوەکەش داعش بەرپرسیارەتی لە ئەستۆگرت. 25 مانگی ڕابردووش شۆفێرێک بە ئۆتۆمبیل لە بار هەڵگرەکەیەوە لە شارۆچکەی هایدلبێرگ لە ئەڵمانیا ژمارێک هاوڵاتی شێلاو بەهۆیەوە 3 کەس بریندار بوون. لە دوای ڕووداوەکەی لەندەن و لە کاردانەوەیەکدا مارین لێپێن پاڵێوراوی حیزبی بەری نیشتیمانی فەڕەنسا بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەو وڵاتە کە پارتێکی ڕاستڕەوی توندڕەوە و دژی ئیسلام و پەنابەرانە ئاماژەی بەوە کرد هێرشەکەی لەندەن دەبێت ببێتە پاڵنەرێک بۆ پاراستنی سنوورەکانی ئەوروپا و گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی تونند و تۆڵتر. کاروان شێخ موحسن NRT